پسپۆڕێکی خۆراک ڕوونی دەکاتەوە پێویستە لە هەفتەیەکدا چەند هێلکە بخورێت. پسپۆڕێکی خۆراکی ڕووسی سوود و زیانە تەندروستیەکانی هێلکە ئاشکرا دەکات و باز لەوە دەکات هێلکە بەشێکە لە خۆراکی ڕۆژانەی هاوڵاتیان. بۆیە پێویستە بزانرێت لە هەفتەیەکدا چەند هێلکە بخورێت یان زۆر لە ڕادەبەدەر خواردنی چی لە تەندروستی مرۆڤ دەکات. ئەلێکساندرا رازارینۆڤا پسپۆڕێکی خۆراکی ڕووسی دەڵێت هێلکەی مریشک پرۆتینی زۆری تێدایە کە گونجاوە بۆ هەرسکردن، هەروەها کالیسیۆم و فسفۆر و لێسیتین و ڤیتامین دی تێدایە. بۆیە خواردنی 5 بۆ 6 هێلکە لە هەفتەیەکدا سوودێکی زۆری دەبێت، بەڵام باشتر وایە ڕۆژانە لە 2 بۆ 3 هێلکە زیاتر نەخورێت بۆ ئەوەی لە بری سوود نەبێتە زیان. ئەو پسپۆڕە ڕووسیا دەژڵێت کەسێکی تەندروست دەتوانێت ڕۆژانە 2 بۆ 3 هێلکە بخوات، بەڵام خواردنی 5 بۆ 6 هێلکە لە هەفتەیەکدا سوودی زۆرترە، بەتایبەت بۆ ئەو کەسانەی بەدەست نەخۆشیە درێژخایەنەکانی کۆ ئەندامی هەرس و دڵ و خوێنبەرەکانەوە دەناڵێنن. ئاماژەی بەوەش کردووە زۆر خواردنی هێلکەی مریشک دەبێتە هۆی زیادبوونی هەستیاری و کێشەکانی هەرس وەک سکچوون، ئازار، قەبزی، دروستبوونی غازات و دڵەکزێ. پێویستە گرنگی بە شێوازی پاراستنی هێلکە بدرێت و دوور بخرێتەوە لە پلەی گەرمی بەرز و بەباشی بشۆردرێت پێش ئامادەکردنی.